سەرگەڵوو لە ڕابردوودا لانکەی شۆڕشی نوێ بوو. لە ئێستاشدا بووە تابلۆیەکی ڕەنگین و هونەرمەندانی هەرێمی کوردستان و عێراق تابلۆکانیان لەوێدا نەخشاند. هەمووشیان سیمپۆزیۆمی سەرگەڵوو کۆی کردنەوە. ئەوان لە ماوەی 3 ڕۆژدا کوردستانیان با فڵچەکانی دەستیان نەخشینتر کرد و دیمەنەکانی سەرگەڵویان کردە تابلۆیەکی ڕەنگین. لە 3ەم ڕۆژیشدا بە مەراسیمێک کۆتاییان بە سیمپۆزیۆمەکە هێنا. سیمپۆزیۆمەکە دەنگدانەوێژی باشی هەبووە و هونەرمەندانی عێراق لە سەرجەم پارێزەکانی عێراق و بەشداریان تێدا کردووە و لەو ناوە دیارە سەرکەوتوانن کە لە ناو مەشهەدی تەشکیلی عێراقیدا کە ئەمڕۆ لە ساحەکە ئیشەکەن هەمویان لێرە ئامادەن. دوێنێ لە سەرگەڵوو کۆمەڵێک بەرهەمی سروشتی زۆر جوانی ئەو ناوچەیان کرد لە کاتێکدا کە ئێمە قسەمان نەکرد لەسەر ئەوەی کە سەرگەڵوو چییە و بۆچی سەرگەڵوو هەڵبژێراوە. سەرگەڵوو وەکو لانکەی شۆڕشی نوێ وەکو ئەوەی کە ڕۆژانێک خەڵک لەوێ خۆی دەشاردەوە لە ترسی تۆپ و ڕژێمی عێراقی. بەڵام ئەمڕۆ سەرگەڵوو جوانترین پەیام ئەدا بە هەموو پارێزەکانی عێراق کە سنگی کراوەیە بۆ ئەوەی ئەو سروشتە جوانەی بکرێ بە تابلۆ و ئەوان بینەخشێنن. مەراسیمی کۆتایی بۆ بەخشینی خەڵات و ڕێز و پێزانین بوو. یەکێک لەو دەستگایانەی کە خەڵات کرا دەستگای میدیایی کورسات بوو کە لە ماوەی 3 ڕۆژدا ئەرکی سپۆنسەری میدیایی گرت بوەستۆ. لەگەڵەوەشدا هونەرمەندانی شێوەکاری بەشدار بوو بڕوانامەی بەشداریان وەرگرت. بۆنەیەکی جوانە کە ئێمە بەشداریمان تێدا کرد و چالاکیەکانی جوان بوون. هەڵگری وتاری هونەری بوون. هونەر زمانی نزیکردنەوەی گەلانە، زمانێکی جوانە و هەموو قسەکانت کورد دەکاتەوە. ئێمە لێرە بەشدار بووین لەم سیمپۆزیۆمە جوانە کە هیوادارین لە چوارچەوەیەکی فراوانتردا دووبارە ببێتەوە. پیرۆزبایی سەرکەوتنی ئەم سیمپۆزیۆمە دەکەم. وكل الإرهاصات التي تفرز بها الحروب. ئەو تابلوانەی هونەرمەندانی شێوەکار نەخشاندیان زۆرینەیان گوزارش بوون لە دیمەنی سروشتی سەرگەڵوو کە لە پلاندایە بۆ داهاتوو ئەو سیمپۆزیۆمە بکەنە نێودەوڵەتی و لە وڵاتانی جیهانەوە هونەرمەندان بانگێش بکەن تا سروشتی کوردستان لە تابلۆکانیاندا بنەخشێن و بە جیهانیشی بناسێنن. هێمن قادر، کورد سات نیوز، سلێمانی.